سلااوتان لەبێ ئاژانسی هەواڵی کورتوا بڵاوی کردەوە لە شاری کرماشان سێ وڵاتی کورد بە بەڕێوەی دەستگای دادوەری کۆماری ئیسلامی ئێران سزای لە سێدارەدانیان لە زیندانی دیزل ئاباد ئەو شارە بەسەردا جێبەجێکراوە. بە پێی ئاماری ئاژانسی کورتپال لە ماوەی 100 ڕۆژی ڕابردوودا 23 هاوڵاتی کورد بڕیاری سێدارەدانیان بەسەردا جێبەجێکراوە. لە ئێستادا 30 هاوڵاتی دیکەی کورد لەلایەن دەستگای دادوەریەوە بڕیاری سێدارەدانیان بۆ بڕاوەتەوە و چاوەڕێی جێبەجێکردنی بڕیارەکەن. بڕیار ئەمڕۆ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لە میانی وتارێکدا هەڵبێستی فەرمی خۆی لە سەر هەردوو پرۆژە یاسای پەسەندکراوی ماوەی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم ڕابگەێنێت. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن سوورن لە سەر ڕەتکردنەوەی درێژکردنەوەی ماوەی پەرلەمان و ویلایەتی بارزانی و پێدەچێت دوای هەڵوێستەکەی بارزانی هەر سێ لایەن هەڵوێستێکی کۆتایی لە بەرامبەر ئەو پرسە ڕابگەێنن. سوپای عێراق جارێکی تر هەوڵیدا ڕێگری لە هەڵکەندنی خەندەقەکەی کەرکووک بکات کە بۆ پاراستنی ئەمنیەتی شارەکە هەڵدەکەنێت. بەو هۆیشەوە گرژەیی لە نێوان سوپای عێراق و پۆلیسی کەرکووک ڕوویدا و ڕوبەڕووی یەکتر وەستانەوە. باوتی هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندنی تورکیا پرۆژە یاسایەک لە ئێستا داخراوەتە بەردەم پەرلەمانی تورکیا بۆ ئازادکردنی دەستگیرکراوە سیاسیەکان کە دووچاری نەخۆشی سەخت بوون. ڕژەن گەر پەرلەمانی ئەو وڵاتە ئەو یاسایە پەسەند بکات ئەوە پێدەچێت سەرۆکی زیندانی کراوی پەکەکەش بگرێتەوە کە ماوەی 14 ساڵە لە گرتوخانەی ئەمراری زیندانی کراوە. وەزارەتی ناوخۆی عێراق لە گرنگی و بایەخی ئەو زانێرانی کەم کردەوە کە لەلایەن ژمارەیەک دەستگای ڕاگەیاندنی ئێرانی بڵاو بۆتەوە باز لە گەڕانەوەی عیزەت دووری ئەمینداری گشتی حیزبی بەحسی قەدەغەکراو دەکەن لە مانگی ڕەمەزاندا بۆ عێراق. وەزارەتی کارەبای عێراق ڕایگەیاند لەگەڵ وەزارەتی نەوتی ئێراندا ڕێکەوتون بۆ هاوردەکردنی غازی ئێران بە مەبەستی کارپێکردنی وێزگە کارەبایەکان کە بە غاز کار دەکا و بڕیارە ڕۆژانە بڕی 25 میلیۆن مەتر سێجا هاوردە بکات. دادگایەکی فەڕەنسا بێتاوانی کۆمپانی تۆتاڵی نەوتی فەڕەنسی و سەرۆکی جێبەجێکاری کۆمپانیەکەی سەرمان لەو تۆمەتانی کە درا بۆ پاڵیان سەبارەت بە تۆمەتی گەندەڵی لە بەرنامەوە دووەرانبەر بە خۆراکی سەربەنەتەوەی گرتوەکان لە عێراقدا. پێشنیوەڕۆی ئەمڕۆ تەقینەوەیکی بەهێز باشووری شاری بەروتی پایتەختی لوبنانی هەژاند و بەهۆیەوە 15 کەس بریندار بوون و دووکەڵێکی ڕەشیش ئاسمانی ناوچەکەی داپۆشی. تەقینەوەکە کە تا ئێستا هیچ جایانێک بەرپرسیارەتی خۆی لە ئەنجامدانی ڕانەگەیاندووە لە ڕێگەی ئۆتۆمبیلێکی بۆم ڕەشکراوەوە لە ناوچەی بیر ئەلعەبەد لە باشووری بەیروت کە بارگەی حیزبوڵای لوبنانی تیادایە. شەڕ و پێکهاتدانەکان لە نێوان هێزەکانی بەشارەسەد و چەکدارەکانی ئۆپۆزیسیۆن لە ڕیفی ئید لە بەردەوامە و گەڕێکی خالی دێژ لە شاری حەمەس لەلایەن سوپای حکوومەتەوە کۆنتڕۆڵ کرا. دوای هەڵپەساردنی کارکردن بە دەستور و لە سەرکارلەبەرنی محەممەد مورسی سەرۆکی پێشووی ئەو وڵاتە عەبدی مەنسوور سەرۆکی کاتی میسر ڕاگەندراوێکی دەستوری دەرکرد کە تێدا خشتەیەکی کاتی بۆ پرۆسی سیاسی لە قۆناغی ڕاگوزار لە وڵاتە دیاری کرد. هەر شاد بن.